سڵاتان لەبێت و ڕۆژتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارین کە لەش ساغ و تەندروست بن و ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادیتان دەست پێ کرد بێت و ڕۆژێک بێت کە لەو ڕۆژانەی کە هەموو ئەو شتانەی کە بەتەمان ئەنجامی دەدەن وەکو هەنگاوەکانی هەر شتێک لە دەستپێکی ڕۆژ هەمووی بەخێر و خۆشی بۆتان بێتە دیشەوە و وەک هەموو ڕۆژێک ئێمە لە کاتژمێر 7 سەر لە بەیانی بە کاتی هەولێر دەبینە میوانی ماڵەکانتان و هیوادارین کە ئێوەش لە ڕێی پرۆگراممانەوە باشترین زانیاری زۆرترین زانیاری وە ئەو شتانەی کە پێویستە و دەبێ هەر هاوڵاتیەک لەبارەی ئەو شوێنێکە لێوەی دەژی بیزانێت لە ڕێی ئێمە و لە ڕێی پرۆگرامی ڕۆژباشەوە بیزانێت. ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش هەڵبەت ئەمە دوا ڕۆژی هەفتەکەیە و بەڵام ئێمە بە تەواوی وزەی یەکەم ڕۆژی هەفتەوە لەگەڵتانە بین بەو بابەت و زانیاری و هەواڵانەی کە لە جیهانە گوزەرێەوە تایبەتە بە هەموو تەندروستی کللتور و ژیانی ڕۆژانەی هەر تاکێکی کوردستان بە تایبەت کە پێویستاکە لەسەر تەندروستی خۆی و هەموو ئەو زانیاریانش کە لە جیهان بەڕێواچێ بیزانێت ئێمە بە هەمیشە بەو بابەتانە لەگەڵتانە بین بە لە ماوەی ئەم کاتژمێرەدا زۆرترین سوود و زانیاری بە ئێوە بەخشین جگە لەوەش ئێوەمانەوەی ئەمڕۆ باسی تەوەرێکی گرنگ بکەین کە سبەی ڕۆژی دیاریکراوی ئەو ڕۆژە جیهانێکە ڕۆژی گیانی قەدەغەکردنی کارپێکردنی منداڵانە لە برۆێزانێک کە ڕێژێکی بە ملیۆنان منداڵ لە جیهاندا بە زۆر کاریان پێەکەن ئێمە بۆ ئەوەی لە بەرۆی سبەی ڕۆژی هەینی و ناتوانین پرۆگرام بەردەوام بێ ئێمە ئەمڕۆ گرنگی بۆ بابەتین لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزا گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکەکەین بۆیە بینەرمان بن تا ئەو کاتە و سەرتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکات. سیویە کەسی دیکە لە پارێزگای سلێمانی و 11 کەسی دیکە لە هەولێر تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای توشبووان 31 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی و 11 توشبووی دیکە لە پارێزگای هەولێر دەستنیشانکران. وەزارەتی تەندروستی ئاماژە بەوە دەکات بەشێک لە توشبووانی نوێی کۆرۆنا نیشانەیان هەیە و بەشێکی دیکەشیان بەرکەوتنیان لەگەڵ توشبووانی دیکە هەیە. هاوکات ئەمڕۆ شاندێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی کۆرۆنا و ڕێکارەکان سەردانی بەغدا دەکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت هەوڵەکانی سەرەتای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا نمونە بوو لە جیهان. ئەدهەم ئیسماعیل نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکاری زۆر باشی دژی کۆرۆنا گرتوتە بەر و پێویستە بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی بکات و سزای هەموو ئەو کەسانە بدات کە پابەندی ڕێنمایەکان نابن. ڕاشیگەیاند هەوڵەکانی سەرەتای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا نەک تەنیا لە عێراق بەڵکو لە هەموو جیهان نمونەیی بوو. و پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 هەفتە هەموو کارەکانی ڕاگرت. سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاند دوای ئەوەی پشکنین بۆ ئەندامانی پەرلەمان و ژمارەیەک فەرمانبەری پەرلەمانی کوردستان کرا چەند پشکنینێک ئەرێنی بووە کە یەکێکیان پەرلەمانتارە و ئەوانەی دیکە فەرمانبەرن. ڕاشیگەیان پشکنین بۆ 197 ئەندامی پەرلەمان و فەرمانبەرانی دیوانی پەرلەمان ئەنجامدراوە و چەند حاڵەتێکی پۆزتیڤ لەم پشکنینەدا هەن بۆیە بڕیار دراوە تا 2 هەفتە کارەکانیان ڕابن. ئەنە کەسا ڕایدەگەێنێت سوورن لەسەر سەرخستنی دانوستاندنی نێوان لایەنەکانی ڕۆژاوای کوردستان. فەیساڵ یوسف ئەندامی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنە کەسا بە کوردستان 24 ڕاگەاند بەم زوانە قۆناغی دووەمی دانوستاندن لە نێوان لایەنەکانی ڕۆژاوای کوردستان دەست پێ دەکات و سوورن لەسەر یەکریزی و سەرخستنی گفتوگۆکان. ئاماژەی بۆش کرد لە ئایندەیەکی نزیکدا گفتوگۆکان لەگەڵ هەیەدا دەست پێ دەکەن و کار بۆ چارەسەری سیاسی بۆ سووریا دەکەن. بەدەیان دۆنم زەوی لە دەخڵ و دانی جوتیاران لە نزیک قامیشلۆ سووتان. پامنەری کوردستان 24 لە قامیشلۆ ڕایگەاند
ئاگر لە دەخلودانی جوتیاران لەسەر ڕێگای ئێمفۆری نێودەوڵەتی لە دەغڵودانی جوتیاران کەوتەوە و بەهۆیەوە بەدەیان دۆنم زەوی لە دەغڵودانی جوتیاران سووتە. ئاماژەی بۆش کرد تیمەکانی ئاگرکوژێنەوە ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کردووە، بەڵام تا ئێستا هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە نەزانراوە. بە کورتەیەک لە هەواڵەکان دەستپێکی پرۆگرامان دەست پێ کرد و ئێستا چینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو سەلامەتی مامۆستایان و ئارزومەندانی فێربوونی زمانەکان و هەروەها جێبەجێکردنی ڕەنمایەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا خولەکانی بەهێزکردن و فێربوونی زمان ڕابگیرێن بەشێک لە پەیمانگا و قوتابخانە ناحکومیەکان تەواو پابەندی بڕیارەکەن و چەند پەیمانگایەکیش پابەندی بڕیار و ڕەنمایەکان نین. بە بڕیاری وەزارەتی پەروەردە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم خولەکانی بەهێزکردن و فێربوونی زمان ڕاگیران. بڕیارەکەی وەزارەتی پەروەردەش بە لەبەرچاوگرتنی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و پاراستنی تەندروستی و ژیانی مامۆسان و خوێندکاران دەرکراوە. ناکرێت ئێمە نەتوانین تاقیکردنەوە ئەنجام بدەین بتوانین خول و کۆڕ و سیمینار و دەورات بکەینەوە بۆ خەڵکانی ئەتیادی یاخود بۆ خوێندکارانی خۆمان یاخود بۆ مناڵانی ناوچەکەمان. بۆیە بڕیارێک لە وەزارەتی پەروەردەوە هاتووە، بڕیارەکە قەتعی کردووە کە بە هیچ شێوەیەک نابێ هیچ خولێک بکرێتەوە. ئەگەر کارێکی واشک ببین بزانین ئەوە لە شوێنێک کارێ دەکرێت یان مەحەدێ دەکرێت و یان خولێک دەکرێتەوە بەڕاستی ئێمە پارێزگاری سلێمانی و قایمقامێتی قەزای سلێمانی لێ ئاگادارەکەینەوە بۆی بێ و خولانە دابخرین. تەنها لە سنووری پارێزگای سلەیمانی زیاتر لە 150 پەیمانگا و ناوەندی فێرکاری مۆڵەتیان لەلایەن وەزارەتی پەروەردەوە وەرگرتووە. داخستنیشیان بۆ ماوەی چەند مانگێک زیانی ئابووری بەوان گەیاندووە. داواکاری ناوەندە فێرکاریەکانیش دووبارە ڕێگاپێدانیانە بە دەستپێکردنەوەی خولە هاوینیەکان لەژێر ڕێنماییە تەندروستی و خۆپارێزیەکاندا. پەیمانگەکە ئێستا زەختێکی مادی زۆریان لەسرە بە حکمەوەی کە لە مانگی دۆکاریان ڕاگیراوە، ینی کرێکی زۆری بینە و کرێکی زۆری مەسروفاتی کارمەندەکان و لە بۆی لەو کات و کارکردنمان ڕاگیراوە. ئێستا مەوسیمی کارکردنی ئێمە کە مانگی 6 دیسان لێ سێشە نەمانتوانی هیچ کار و چالاکێکمان هەبێ، بەڕاستی زەختێکی مادی زۆر کەوتەتە سەرمان. ئێمەش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان جیهاتە پەیوەندیدارەکان ئەگە بتوان کارێکمان بۆ بکەن بە پێی ڕێنمایەکانی وڵین وەزارەتی تەندروستی هەر ڕێنمایەکمان بۆ دابرێن ئێمە ئامادەین بەس بۆی کە دەستکەینەوە بە کار و چالاکی خۆمان و بتوانین ژمارەیەکی کەمی تەلەبەژ بتوانین وەری بگرین. ڤایرۆسی کۆرۆنا جگە لە زیانی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان بۆ تا هۆی پەکخستنی زۆربەی بوارەکانی ژیان بە تایبەتی کەرتی پەروەردە. هەر لەو چوارچێوەیەشدا وەزارەتی پەروەردە چەندین بڕیاری لەسەر پرۆسەی خوێندنی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان دەرکرد. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ هەر بەپێی ئاماری نەتەوە یەکگرتوەکان نزیکەی 152 ملیۆن منداڵ لە جیهاندا کاریان پێ ئەکرێت کە ئەم لە 12 حوزەیرانە هەموو ساڵێک وەک ڕۆژێکی بەرەنگاربوونەوەی کارپێکردنی منداڵان ئەم ڕۆژە هەڵبژێردراوە دەستنیشان کراوە. ئەم لەم ڕۆژەدا منداڵان خۆیان لەبەر کاری سەخت و بژێوی ژیانیان یان هەندێک جار بەهۆی جەنگەوە تووشی ئەو حاڵەتە بن یان بە زۆرە ملێ کاریان پێ ئەکرێت. بۆیە کوردستان 24 دێ سەپارەت بەوە پاکێجێکتان پێشکەشکات پێکەوە بینێت. بەپی ئامارەکان لە هەرێمی کوردستاندا نزیکەی 20,000 منداڵی کارکەر هەیە و بەشێکیشیان منداڵانی پەنابەر و ئاوارن کە لەسەر شەقامەکاندا زۆر جار دەبیندرێن و هەندێکیشیان بە درێژایی ڕۆژ و تا درنگانی شەو بێگوێدانە گەرما و سەرما
لەلایەن دایک و باوکیانەوە ناچار بەکارکردن کراون. شغلێکی دی دەکەم کورسی چا دەکەم. لەکوێ کورسی چا دەکەی؟ لەکوێ لە چ جێیەک؟ معاملە. لە معاملە. سبەینان ئەڕۆیتە معامل یا بەرشەو؟ لا ساعات 8 دەڕۆم ساعات 6 دێم. هەشتی بەیانی ئەڕۆی؟ شەشیش دێ و ماڵەوە. ڕۆژی بە چەند؟ نە ڕۆژی. هەدی هەفتە 30,000. یەک هەفتە بە 30,000 شەکەی؟ دوو هەفتە 5. دوو هەفتە بە 50,000. بابم هەیە. هەدی ئەوان چیەکەن ئیشەکەن؟ نا. بەس دایکم میش دەکەی بەس باوم ئیش ناکە. بۆ نەخۆشە چییە؟ نا. دوێ نەخۆش نییە بەس ئیش ناکە ئیش. زەحمەت نییە ئیشەکە بوویەوە ناخۆش نییە گەرماتان نابێ سەرماتان نابێ؟ پچک گەرمە. گەرمە. سەختی گوزەران و هەژاری لەلایەک و ناهۆشیاری دایک و باوکان و هەست نەکردن بە بەرپرسیارەتی پەروەردەکردنی ڕۆڵەکانیان لەلایەکی دیکە وای کردووە کە بەشێکی منداڵان لەلایەن دایک و باوکیانەوە ناچار بە سوالکردن کراون بە جۆرێک کە پەیداکردنی بژێوی ژیانیان و کرێخانووی خێزانێک خراوەتە سەرشانی منداڵێکی 10 ساڵان. کرێخان و ساڵەکەی چی دەستەکەی؟ دازە. چەند براتی؟ 4. ئەوان چی؟ ئەوانە بنەش دەفرۆشن. تۆ عمری چەندە؟ دەیە. بەپێی ئاماری نەتەوە یەکگرتووەکان لە تەواوی جیهاندا نزیکەی 152 ملیۆن منداڵی کارکەر هەیە کە نزیکەی نیوەی ئەو ژمارەیەش کاری سەخت و مەترسیداریان پێدەکرێت. بۆیە 12/6 هەموو ساڵێک لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی کارپێکردنی منداڵان دەستنیشان کراوە تا لەو ڕێگەیەوە بتوانرێت کۆمەڵگە و خێزانەکان لەبارەی مافەکانی منداڵ هۆشیار بکرێنەوە و کارکردنی منداڵانیش قەدەغە و یاساغ بکرێت. هێمن حسێن، کوردستان 24 هەولێر. بەڵێ هەروەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە سبەی ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی کارکردنی منداڵانە، بەڵام ئێمە بە پێویستمانزانی ئەو ڕۆژە وەلانە نین یاخود تێنەپەڕێ بە سەرماندا و ئەمڕۆ بتوانین لە پرۆگرامی ڕۆژباشدا زیاتر گرنگی پێبین و بەس لەو حاڵەتانە بکەین کە لە هەرێمی کوردستان وە لە جیهانیشدا هەیە. بە تایبەت کاتێ بینین ئەو منداڵانە کاریان پێکرێ بێگومان ئەگەر خۆشیان بدوێن کە وەکو کارێکی پیشەیانە کوردستان 24 هەمیشە منداڵەکانی بەسەر کردوتەوە بە ڕەچاوکردنی هەموو مافەکانیان و پشتیان نەدانی دەم و چاویان لەبەرەوەی ئێستا ئەوان لە حاڵەتێکی زۆرم لێدەن لەوانەیە هەستی پێنەکەن خۆیان ئاسایی بێ بەلایەنەوە، بەڵام دوا ڕۆژیان زیاتر کاریگەریان تێکات و سۆڤان حاڵەتێکشەیە لە جیهاندا ینی ئەم دیاردەیە زۆر بڵاوە بە تایبەت براندە جیهانیەکان کە ئێمە زۆرجار لەوانەیە کاڵایەکی ئەو براندە زۆر بەلامانەوە گرنگ بێت، بەڵام کارپێکردنی منداڵان لەناو ئەو کارگانەی ئەوانە کەمتر لە سنتێکە و کاریان پێەکەن بەداخەوە. بەڵام ئێمە بۆ گرنگیدان بەم ڕۆژە لەگەڵ بەڕێز هەڵکەوت عەبدوڵڵا کە چالاکوان و نووسەرە لەگەڵمانە بێ و زیاتر گفتوگۆ لەسەر بابەتەکەکەین. ڕۆژ باش مامۆستا هەڵکەوت سڵاو لێبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ. تەوەری بەرنمەکەمان لەسەر ئەو منداڵانەیە کە کاریان پێەکەن، ئایا یەکەم پرسیارمەوە بێت لە چه حاڵەتێکدا منداڵ کاری پێ ئەکرێ و یاخود ئەگەر هەر حاڵەتێکیش بێ زەرورە پێویستە کە مناڵ کار بکات؟ لە ڕاستیە بەیانی جەنابتان باش و کارێکی باشتان کرد کە ئەو یادەی سبەینێ لەم ڕۆژەدا بەسەر بکەنەوە، چونکە منداڵان لە جیهاندا لەم سەردەمەدا بەهۆی کۆڕۆناوە و لە سەردەمی بەردەوامیشدا بەهۆی ئەو کارانەی کە دووچاریان دەبێ بە تایبەتی خێزانە هەژارەکان، منداڵ تووشی هەم چەسانەوەی جەستەیی هەم چەسانەوەی دەرونی و هەندێک جاریش تەشقەڵە پێکردنی سێکسیش دەبێ. لە ڕاستیدا منداڵ بەپێی مافەکانی لە نەتەوە یەکگرتووەکاندا حەقی ئەوەی هەیە بخوێنێ، بە تایبەتی خوێندنی سەرەتایی هەتا پۆلی 12 مافی ئەوەی هەیە ئازادی دەربڕینی هەبێ
مافی ئەوەی هەیە کە تەندروستێکی باشی هەبێ، مافی ئەوەی هەیە ڕێزی لێ بگیرێ، بیرروڕاکانی بە هێند وەربگیرێ. بەڵام لە دنیادا بە تایبەتی لە وڵاتانی جیهانی سێ و ئەو وڵاتانەی کە تازە پێگەیشت و یاخ و هەژارن، منداڵان لە تەمەنێکی زۆر کەمەوە ئەخرێنە بەر کارکردن و لەوانەیە هۆکاری ئەمەش بگەڕێتەوە لەلایەکەوە بۆ هەژاری خێزانەکان و لەلایەکیشەوە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەندێک لە دایک و باوکەکان بڕوایان بە بڕوانامە نەبێ، واتە لەبەر ئەوەی بڕوانامە لە هەندێک لە وڵاتانەدا پاش تەواوکردنی خوێندن نابێتە هۆی بەدەستهێنانی کارێکی شایستە بۆ ئەوەی کاری پێ بکرێ. بۆیە هەر لە منداڵیەوە دەخرێنە بەر کارکردن بۆی فێری پیشەیە ببن. پێویستە لە هەرێمی کوردستان لەم ڕۆژەدا بەڕاستی ئاوڕێکی جددی لەم کارکردنی منداڵە بدرێتەوە، بە تایبەتی لەسەر شەقامەکان، لە دوکانەکان، لە کارگەکان. بەڵێ کاک هەڵکەوتەر چەندە ئێمە ئێستا فۆکسێکی تەواو ماخستۆ سەر ئەو منداڵانەی کە ئێستا بە زمانی خۆیان لە شەقامەکان ئەدوێن بۆ پەیام نێرمانیا بۆ تیمەکانی ئێمە قسەیان دەکرد. ئەو منداڵانە بوون کە لە ژێر فشاری هەژاری یاخود بەهۆی جەنگەوە ڕویان لە شوێنێکی تر کردو لە لێرە کردووە بۆیە ئەو کارە ئەکەن. هاژە لە درێژەی قسەکانی باسی لێ کرد لەو جیهانە هەندێک وڵاتان هەند براندی زۆر بەناوبانگن تەنانەت بۆ جلوبەرگ منداڵەکانیان بەکار دەهێنن بۆ فاشنی جلوبەرگ. تەنانەت لەلای خۆشمان ئێستا ئەو دیاردەیە هەیە کە منداڵان بۆ شێوە کاریان پێکرێت لە تۆڕە کۆمەڵاتەکان و بۆ ڕێکلامکردن بەکاریان ئەهێنن. ئایا ئەوە دروستە؟ چونکە ئەو منداڵە ئێستا بە ڕەزامەندی خۆی نییە کە ئەو کاری پێ دەکرێت، لەوە چێستا پێمان جوان بێت وەک باسم کردمان لە لامان جوانە، بەڵام لە ڕووی هەڵسوکەوتەوە ئەوە دروستە؟ لە ڕاستیدا کارکردنی منداڵ لە پێش تەمەنی 18 ساڵ یا لانی کەم لە پێش تەمەنی 16 ساڵی هەر کارێکی پێ بکرێ هەنگاوێکی ناشایستەیە، لەبەرەوەی منداڵ پێویستی بەوە هەیە کە بە ئیرادەی خۆی، بەویستی خۆی، بە پێگەیشتنی خۆی لە ڕووی عەقڵی و دەرونی و کۆمەڵایەتیەوە بتوانێت بچێتە بوارێکی کارکردنەوە و بەداخەوە جگە لەوەی ئەو براندانە لە ئاستی جیهاندا کار بە منداڵ دەکەن و بەکاریان دێنن بۆ قازانجی تایبەتی خۆیان. ئەگەر ئێمە بە بەرجەستەتر قسە بکەین ئەو دیاردەیە لە کوردستانیش زەقە. یعنی ئێوە جەنابتان سەیری کەناڵە لۆکاڵەکان بکەن، تەماشا دەکەی منداڵ بەکار دەهێنرێ بۆ ڕێکلام بۆ هەندێک مادەی دیاریکراو کە ئەو مادانە بۆ خۆیان زیان بەخشن بۆ منداڵ. بۆ نمونە منداڵ چ پەیوەندی بە ماسی تۆنەوە هەیە تا بێنی تۆ بەکاری بێنی بۆ ڕێکلامکردن بۆ ماسی تۆن یا بۆ شۆکۆلاتە یاخو بۆ هەندێک لەو شتانەی کە زیانبند بەخشن. بۆیە بەڕای من ئەمە لە ئاستی جیهاندا لەوانەیە ئێمە لە کوردستان نەتوانین کارێکی ئەو تۆی لەسەر بکەین، بەڵام خۆ لە کوردستانە کاتی ئەوە هاتووە هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم پەرلەمان هەندێک یاسا و ڕێسا دەرکەن بۆ ئەوەی لە چ کاتێکا منداڵ کار بکە و لە چ کاتێکا ڕێکلام بکە و ڕێکلام بۆ چ شتێ بکە و چۆن بەکار بێ. ئەجینە ئەمە لە داهاتووە کارکردنی منداڵ لەم بوارانەدا کاریگەری دەرونی و جەستەیی دەبێ وەوا لەو منداڵە دەکا بیر لە داهاتوی خۆی نەکاتەوە کە خوێندن تەواو بکە و پیشەیەکی شایستە فێر بێ بۆ ئەوەی بۆ داهاتوو بتوانێت ژیانێکی بەختەوەر بۆ خۆی دروست بکە. بەڵێ مام ساڵ کەوت ئەگەر مناڵ ناچار بوو یاخود باری ینی داراییان خراپ بوو پێویستی کرد کار بکات، پێویستەکە چۆن مناڵ کار بکات؟ لە ڕاستیدا بە پێی یاسا نێودەوڵەتیەکان منداڵ لە هیچ زروفێکدا نابێت کار بکە. ئەوە ئەرکی سەرشانی دایک و باوکانە. منداڵ ئەگەر بێ دایک و باوک بوو، بێ سەرپەرش بوو، ئەوە ئەرکی حکومڕانی وڵاتە کە بتوانێت شوێنێکی شایستە و خوێندنێکی شایستە بۆ منداڵەکان پەیدا بکە. خۆ ئەگەر هاتە سەر ئەوەی ئەم ئەرکە و ئەم مافە ببەخشرێ بە دایک و باوک، دایک و باوکی وا هەیە هەم بەهۆی نەبوونی هوشیاری و هەم بەهۆی خۆپەرستی. هەندێک دایک و باوک هەن نایەنێ خۆیان شانیان بدەنە بەر باری گرانی ژیانی هەژاری، بۆیە منداڵەکانیان لە تەمەنێکی زۆوە خەنە بەرکارکردن. بۆیە بەڕای من منداڵ لە ژێر هیچ زروفێکدا بەر لە تەمەنی لانی کەم 16 ساڵی نابێ بچێتە بەرکارکردن و ئەگەر لەو تەمەنە شادچوو ئەبێ ئەو کارکردنە لە ڕووی جەستەیی و دەرونیەوە گونجاو بێ بۆی
و ئەو پارەیەشی کە بەدەستی دێنێ پێویستە بەقەدەر ئەو ماندوو بوون و تەمەنە بێت کە ئەو منداڵە هەیەی. باشە مامۆستا تۆ باسیەوەت کرد کە بە هیچ شێوەیەک نابێ و ناگونجێ و مناڵە کار بکات. وەک وەزین لە بەپێی یاسای ژمارە 14 ساڵی 2001 کە باز لە یاسای نەفقی مناڵەکە خەرجی مناڵ ئەبێ دابین بکرێ لەلایەن خانەوادەکەیەوە. بەڵام تا ئێستا بۆ یاسایەک نییە بۆ قەدەغەکردنی کارپێکردن، یعنی لە ڕێگەی پەرلەمانەوە بێ یاخود هەوڵتاندا بێ کە بە یاسا بیچەسپێنن بە هیچ شێوێ مناڵ نابێت کار بکات و بژێوی ژیانی خێزانێکیش دابین بکات. لە ڕاستیە ئێمە لە کوردستان کۆمەڵی یاسا هەیە کە پێویستە ئیشی لەسەر بکرێ، بەڵام دەرنەکردنی ئەو یاسایانە لەوانەیە پەیوەندی بە گرفتە هەمەلایەنەکانی کۆمەڵگەی کوردەواریەوە هەبێ، جا گرفتی سیاسی بێ، گرفتی ئابووری بێ، گرفتی بەرەنگاربوونەوەی دوژمنان بێ، کۆمەڵی هۆکار هەبووە کە ڕێگر بۆ لەوەی کە بایەق بەو یاسایانە بدرێت کە یاسای زۆر زۆر گرنگن بۆ ژیانی مرۆڤ بە تایبەتی بۆ منداڵان. و مەسەلەی نەفەقەش بەڕاستی لە کوردستان من بە حکمیەوەی لە دەرەوەی وڵات 18 ساڵێ ژیاوم بە شێوەیەکی شایستە ڕێک ناخرێ، ینی جاری وا هەیە باوک کە جابوونەوە ڕوئەدا لەوانەیە فڕوفێڵ بکە بۆ ئەوەی ئەو بڕەپارەیە نەدا بە دایکی منداڵەکە کە بەشی ژیانی بکە، واتە فێڵ لەوە ئەدۆزێتەوە داهاتەکەی کەمە، داهاتەکەی بەشی ئەوە ناکاکەوە با بڵێن پارەی منداڵانە بدا. بۆیە کاتی ئەوە هاتووە کە ئێمە بە یاسا چوارچێوەیەکی ڕووندا بنین بۆ ئەوەی منداڵ لە چه ظروفێکدا دەبێت کار بکە و دەبێت چی وەربگرێ و هەلومەرجی کارکردنەکەی دەبێت چۆن بێ. اینجا یاسایەکیش بۆ مەسەلەی نەفەقا کە پێویستە هاوچەرخانە بێ کە هەم دایک هەم باوک بەرپرسیارەتی بەرامبەر بۆ منداڵە بگرنە ئەستۆ کە هێناویانەتە دنیاوە. خۆمە حاڵەتێک نییە لە پەیوەندیەکی جەستەیی لە بینی دایک و باوکە دروست بوو بێ ئێتر دوایی خوا ئەیژێنێ، بەڵکو پێویستی بەوە هەیە چوارچێوەیەکی یاسایی هەبێ دایک و باوک بەرپرسیار کا بەرامبەر بەو لەحزەیەی کە لە ڕووی جەستەوە تێکەڵ بە یەک دەبن و منداڵ دروست دەبێ. بەڵێ کاک هەڵکەوت تا چەنە ئەم منداڵانەی کە کار دەکەن لە ناو بازاڕەکان ڕوبەڕووی توند و تیژی یا دەست درێژی دەبنەوە؟ لە ڕاستیدا من بۆ خۆم بە حکمیەوەی زۆر جار لەو منداڵانە بە تایبەتی ئەوانەی کە سوال دەکەن، جا سواڵی دەمامکرااو بێ یا سواڵی ئاشکرا بێ. سواڵی دەمامکرااو مەبەستمەوەیە قوتوویەکی بەدەستەوەیە بنێژ دەفرۆشێ، کلینێکسی بەدەستەوەیە، ئۆتۆمبیلەکەت بۆ پاگەکاتەوە، ئەمە پێی دەوتێت سوالکردنی دەمامکرااو یا سوالکردنی ئاشکرا داوای پارەت لێ دەکا. زۆر جوار دەبینم کە شۆفێرە جۆر بە جۆرەکان لە چوارڕێیانەکاندا کە دەوەستن و ئەوان دێن سوال دەکەن، تووشی قسە دەبن و تووشی جنێودان دەبن، تووڕەبوون و دەرکردن دەبن، سەرزەنشکردن دەبن و ئەوانەی مێینەن تووشی تەشقەڵە پێکردنی سێکسی دەبن. واتە هەندێک لە شۆفێرەکان ڕێگە بە خۆیان نەدەن کە لەبری ئەوەی یارمەتی ئەو کەسە بدەن، بەڵکو هەوڵ بدەن بەکاریان بێنن بۆ کاری تر کە شایستە نییە. بەڵێ مامۆستا کەواتە منداڵ ئەتوانین بڵێن شێوەیەکی ئسفنجی ئاسا هەیە کە بخرێتە هەر شلەیەکەوە و سفنجا ئەو شلەیە هەڵەمژێت. ئەمە وا ناکات کە دواتر کۆمەڵگە بشێوێنن هەر ئەم کەسانە بەرەو ڕەفتاری خراپ بڕۆن؟ بێگومان منداڵ لەو تەمەنەدا ئەگەر تێکەڵ بە ئەم جۆرە کەش و هەوایە و ئەم جۆرە هەلومەرجە ببن لە داهاتوە دەشێ زەمینە خۆش بێ بۆ ئەوەی ببن بە بەشێ لەو هەلومەرجە تاوانکاریی کە لە ناو کۆمەڵگەدا هەیە. چونکە ئەو کەسەی کە بە ڕێگەیەکی سروشتی پەروەردە نابێ، ناخوێنێ، لە دنیای چواردەوری خۆی تێناگا، وەدا دەزانێ کە ژیان بریتە لە پێشبڕکێ، بریتە لە بەدەستێنانی پارە بە هەر ڕێگە و شێوازێک بێ. ئەمە لەوانەیە وای لێ بکە عەقڵی حیلەکاری و فێڵبازی و بەدەستهێنانی پارە بە ئاسانترین ڕێگە بگرێتە بەر و بەهۆی ئەمەشەوە بکەوێتە بەردەستی باندە جۆر بە جۆرەکانی بواری تاوانکاری، جاهینی مادە هۆشبەرەکان بێ، هینی قاچاقچێتی بێ، هی هەریەکێ بێ لەو بوارانە. و ئەم جۆرە منداڵانە پێویستە حکومڕانی بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆ بەرامبەریان پەروەردەیان بکاتەوە و دووریان بخاتەوە لەو کەشی کارکردنە
بۆ ئەوەی بەدوور بن لە داهاتوودا لەو باندانە کە کاریگەری زۆر خراپیان لەسەر کۆمەلگا بێ. بەڵێ مامۆستا هەڵکەوت بە پێی و ئەزمونەی تۆ ئەو مناڵانەی کە کارەکەن یاخود زۆر جار بەکارێنرێن بۆ نمونە هەرەکرێتە چوارچەوەی کارێکەوە یاخود زۆر جار ئەبینین لە ڕێگەی کەسانێکەوە بۆ بەکارهێنانی یاخود دەستکەوتنی گرتە ڤیددیوەیەک بێ یاخود کۆکردنەوەی کۆمەکێک بێ حتا لە ڕێگەی سۆشیال میدیا و زۆرێک لە میدیاکانی شەوبینی ومانە مناڵەکە بە تەواوی دەموچاوی دەرخراوە یاخود بەکار هاتووە ئیتر ئەگەر بۆ پیاکردنی پارە بێت یا بۆ هەر شتێکی تر بێ مەبەستێکی لە پشتەوە بووە ئەمە تا چەنە بێتە هۆی شێواندنی دەرونی ئەو منداڵە لە داهاتووە. بێگومان کاتێ منداڵ بە ئیرادەی خۆی هۆشمەند نییە لەو کاری کە دەیکا منداڵێکە تەمەنی چاوایە ساڵێک کە بە باوەشی ئافرەتێکەوە ێجا و ئافرەتە دایکێتی یا دایکی نییە بە کرێگرتوێتی کاتێ ئەم منداڵە کاسبی پێدەکرێ و وردە وردە گەورە دەبێ لە ناو ئەو کەش و هەوایە گەورە دەبێ ئەو منداڵە لە ناو ناخی خۆیە بەردەوام لە بەراوردکردنایە لە بینی ئەو منداڵی لە چواردەوری هاتوچۆ دەکا جلوبەرگی جوانی لەبەرایە خواردنێکی بەدەستەوەیە یاریەکی بەدەستەوەیە دایک و باوکی نازی هەڵدەگرن ئەم منداڵە لە ناو ناخی خۆیدا هەست بە تێکشکان دەکا هەست بە جیاوازیەکی زۆر گەورە دەکا هەست بەوە دەکا زوڵمی لێ دەکرێەوە دەشێ ئەم جۆرە هەستکردن بە زوڵمە لە داهاتووە بەوەی دابنێ کە ئەمە زوڵمی کۆمەلگەیە بەسەرەوە نەک زوڵمی دایک و باوکە یا زوڵمی هەلومەرجێکی دیاری کراوەیە بۆیە دەشێ تۆڵە لە کۆمەلگە بکاتەوە تۆڵەکردنەوەش لە کۆمەلگە بە شێوازی هەمەڕەنگ دەبێت جا بەوەی عەزێتی خەڵکی جۆر بە جۆر بدا یاخو بەوەی بکەوێتە ناو گروپ و باندی با بڵێن تاوانکاری هەمەڕەنگەوە. بەڵێ مامۆستا هەڵکەوت ئێمە هەروەک دەزانین لە ماوەی پشووی هاوینان هەندێک دایک و باوک هەیە ئەڵێ من لەبەرەوەی کە منداڵەکەم لە ماڵەوە نەبێ بێتاقەت نەبێ یان با میهنەیەکی تریشی هەبێ بزانێت ئەیخاتە بەر کارکردن ئەمانتر بە ڕەزامەندی و باری داراییشیان باشە بەس لەبەر کە مناڵەکە فێری میهنەیەک بێت ئەی ئەمە ئەخرێتە چ قاڵبێکەوە. لە ڕاستیدا دەشێ بەشێ لە دایک و باوکان نیەتیان لە ناردنی منداڵەکانیان بۆ ئەم جۆرە کۆرسانە ئەوە بێ کە ئامادە بن بۆ ساڵێکی داهاتووی خوێندن لە بواری زمانە یا زانستی دیاریکراودا گەشە بکەن بەڵام لێت نەشارمەوە من بۆ خۆم باوکم و بە حکمی ئیشکردن و وەک سەرنووسەری گۆڤاری منداڵی سەردەم متابعە و چاودێریم هەیە بەشی هەرە زۆری ئەوانەی منداڵەکانیان دەنێرن بۆ ئەم جۆرە کۆرسانە بۆ لە کۆڵخۆکردنەوەی بەرپرسیارەتی دایک و باوکانەیە واتە ئەو دایک و باوکە بە حکمی هەلومەرجی سیاسی ئابووری دەرونی کۆمەڵایەتی بێ یا بەهۆی ئەوە بێ کە بۆ خۆیان خەڵکانی خۆپەرستن دەیانەوێ زیاتر بایەق بە خۆیان بدەن منداڵەکان دوور دەخەنەوە و دەیانێرن بۆ ئەو دەورانە خۆ ئەگەر ئەو دەورانش نەبێ بۆی بیان نێرن جاری وا هەیە بە یاری کۆمپیوتەر یاخود مۆبایلی زیرەک منداڵەکانی خۆیان سەرقاڵ دەکەن لەبری ئەوەی سۆز و خۆشەویستی و هەست و پەیوەندیەکی تەندروستیان پێ بدەن بۆیە ئەو دەورانە ئەگەرچی قازانجمەندە بۆ ئەوانەی کە بنیادی دەنێن لەلایەکی تریشەوە قازانجمەندە بۆ ئەو دایک و باوکانەی کە تەمبەڵن و بەرپرسیارەتی بەرامبەر بە پێدانی خۆشەویستی و پەیوەندیەکی کۆمەڵایەتی تەندروست بە منداڵەکانیان فراهم بکەن. بەڵێ زۆر سپاس دەکەین مامۆستا هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر و چالاکوان کە لە ستودیۆمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت و لەسەر ئەم بابەت و ئەم تەوەرە زانیاری پێبەخشین. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆیش. بەڵێ هەر سەبارەت بە ئەو بابەتە گرنگە کە سبەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی مناڵانە بەپێی ئامارێکی ساڵی ڕابردووی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی تایبەت بە مناڵان نزیکەی 215 ملیۆن منداڵ لە سەرتاسەری جیهان کارەکەن و زۆرینەی ئەو مناڵانە لە خوێندن بێبەش بوون. مناڵان لە شوێنی کارکردن و ڕوبەڕووبوونەوەی کاری قورس و نایاسایی گەندەڵی و بەکارهێنان دەبنەوە. بەپێی ڕێکخراوی ڕزگارکردنی منداڵان یەک لە سەر چواری منداڵانی جیهان قۆناغی منداڵیان تێپەڕ ناکەن ینی بە قۆناغێکی ئەو تەمەنی کە خۆی هەیەی پێویستە کات تێپەڕی ناکە. و ئەمە هەروەهاواش دەکات کە یاوای کردووە کە 690 منداڵ لە جیهاندا چێژ لە قۆناغی منداڵی خۆیان
نبینن شەڕ و جەنگ هاوسەرگیری پێشوەخت کێشەی خێزانی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە منداڵ چێژ لە منداڵی خۆیان نبینێت و هەر بەپێی ئەنجامی لێکۆڵینەوەی ڕێکخراوی ڕزگارکردنی منداڵان کە توێژینەوەی کردووە لە 4 منداڵی ژیر لە جیهانە 1 منداڵ لە سەرەتاترین مافەکانی بێبەش. بەڵێ بۆ هیواین کە ئەو ڕۆژە جیهانیە کاریگەریەکی تەواوی هەبێت لەسەر مناڵانی جیهان بۆ بەرەنگاربوونەوە و نەهێشتنی کارپێکردنیان و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان با ئێستش بەیەکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینی. بەڵێ وەک زۆربەی ڕۆژەکانی هەفتا کە ئێمە لە ڕێی تووڕی پەیامنێرانمانەوە هەموو زانیاریەکانی شار و شارشتەکانی کوردستانتان پێگەینین. ئێستاش ڕێژین ئەحمەد لە دووهۆکەوە لەگەڵمانە و هەروەها ئاراس ئەحمەدیش لە هەولێر. بەڵام یەکەم جار دەچینە لای ڕێژین و ڕێژین ڕۆژ باش هیوادارم کە لە تەندروستێکی باشە بیت. پێمان بڵێ کە لە ئێستادا ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەک هەڵکشانی پێوە دیارە و توشبوانێکی زۆری توشبوونە پێوەی. پێمان بڵێ لە دووهۆک دۆخەکە چۆنە و خەڵک چۆن پابندن بە ڕێنمایەکانەوە. بەڵێ پێم وا بێت کە ڕێژین گوێ لە دەنگمان نییە، بەڵام ئاراس دەگەڕێنەوە باشە دیسانەوە بۆ لای ڕێژین. ڕێژین ئەگەر گوێت لە دەنگمانە ڕۆژ باش ڕێژین ئەگەر گوێت لە دەنگما پێمان بڵێ کە لە دووهۆک باشە دەچینەوە لای ئاراس. ئاراس ڕۆژ باش و هیوادارم لا تەندروستێکی باشە بیت. ئاراس پێمان بڵێ لە هەولێر ڕەوشی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنیان بە گشتی ئەو دۆخێکە ئێستا هەیە لە هەموو شار و شارشکەکانی کوردستان و لە هەموو عێراق. پێمان بڵێ لە هەولێر حاڵەتەکان چۆنە و ئایا ژمارەکان زیاتر و زیاتر لە دوێنێەوە هەڵکشانی پێوە دیار بۆ. پێمان بڵیت زانیارەکان چین لای تۆ.
ڕۆژتان باش دیارە لە دوای ئەوەی شەپۆڵێکی توندی کۆڕۆنا ئەمجارە ڕووی لە هەرێمی کوردستان کرد هەولێریش بە دەرنەبووە وەکو تەواوی شار و شارستکەوت وەکو پارێزگاکانی دیکە ژمارەی زۆر توژبووی بە ڤایرۆسی کۆڕۆنا لێ تۆمار کراوە دوێنێ حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیاری توندی دەرکرد تایبەت بە خۆپارێزی دوێنێ حکوومەت هەرێمی کوردستان لە یەکێک لە بڕیارەکاندا هاوڵاتیانی ناچار کردووە بە بەکارهێنانی کەلوپەلی خۆپارێزی کە بریتە لە دەمامک و دەستشێش ئەمجارە هەر کەسێک بێ بڕیاری حکوومەت هەر کەسێک دەمامک و دەستشێش بەکارنێنێت لەلایەن تیمە تەندروستەکان لایەن پەیدارەکانەوە زیاتر لەمەش بەوەیە کە هاوڵاتیان زیاتر پارێزراو بن دوێنێ بینیمان ژمارەیەک فەرمانبەری پەرلەمانی کوردستان پێرش دوو فەرمانبەری دیکە توش بوون بۆیە ژمارەیەکی زۆر پشکنی ناو پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانتاران دەستەی سەرۆکایەتی و کارمەندانی پەرلەمانی کوردستان ئەنجام درا کە تیایدا یەک لە پەرلەمانتارەکان کە باپیر کامەلایە سەرۆکی لیستی سەردەم بە هەڵگیری ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار کرا بۆیە پەرلەمانی کوردستان لەلایەن ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان لە بەیاننامەیەکدا داوای لە سەرجەم پەرلەمانتاران کرد ئەوانەی کە پشکنیان نەکردووە ئەمڕۆ بچن پشکنین بکەن ئەمڕۆ ئەو پەرلەمانتارانێکەوە پشکنیان نەکردو دەچن پشکنین دەکەن کە سبەیان دوو سبەی لە ماوەی 48 کاتژمێردا پشکنینەکانیان دەگەڕێتەوە دەرگای پەرلەمانیان بڵێن کار و بارەکانی پەرلەمان و دەوامی پەرلەمان بۆ ماوەی 2 هەفتە لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕاجی لەمیش بۆ ئەوەیەکەوە هەم پەرلەمانتاران هەم کارمەندان و هەم دەستەی سەرۆکایەتی بە هەڵگیری یاخڵێنە توژبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆماربن هەر ئەمڕۆ هەڵمەتێکی 2 هەفتە لە شاری هەولێر کە تایبەتە بە دابەشکردنی دەمامک و دەست لە شاری هەولێر لایەن کۆمەڵە ڕێکخراوە و کۆمەڵە گەنجێکی خۆبەخش بەڕێوە دەچێت لە ماوەی 2 هەفتەیەدا لە تەواوی شوێنە گەشتەکان و بازاڕەکانی شاری هەولێر دەمامک و دەستچێش دابەش دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئاراز ئەحمەد کە لە پایتەختەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانە ئێستا ئەگەر ڕێژین ئامادە بێ بچینە پارێزگای دهۆک بزانین لەوێ چی دەگوزەرێت سڵاو لەبێ ڕێژین بە هیوای ڕۆژێکی باش بۆ تۆ زانیاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ دەمێتەژی باژی بتن هیویا ڕۆژەکە خۆش بوو هەوەژی دەخوازم دیارەک و بابەتی هەرە گرنگ تنەهادا بێگومان کۆڕۆنایە و دیسان ئەو کەسێن کو هاتینە تومارکردن یاژی هاتینە چاکبوون و بماڵن خۆ هاتینە ڕەوانەکردن دیارەک و 24 دەمژمێرێن بوریدا ڕەوشا کۆڕۆنای پارێزگا دووکێ دیارەک و خێزانەکە سێ کەسی کود کەرەنتینەیە دانەبوون هاتینە تومارکردن بە نەخۆشیە ڤایرۆسی کۆڕۆنایە بەرامبەر وەیەکی 5 کەس بە تەمامی چاکبووینە بەرەف ماڵن خۆچوونە دیارەک و تەنها ئەو کەسن هاتینە تومارکردن بە نەخۆشیە ڤایرۆسی کۆڕۆنایە حالەتی نوێ 108 کەس بووینە سنووری پارێزگا دووکێ بگشتی تەنها 36 بە تەمامی چاکبووینە بەرەف ماڵن خۆچوونە هەفتێ دوو دنابە سێ نەخۆشخانەیەن کۆڕۆنایەدا لە سنووری پارێزگا دووکێ ماینە بگشتی تەنها 21,129 پشکنین ji بوو wan gumalêkirî wan nexweşan hatiye kirin li sînorê parêzgeha Dûkê bigiştî diyara ku rojana çendîn kes ji kerentînê derdikevin û çendîn kes têne kerentîne kirin ku diyara di 24 demjimêrên Bûrî da 85 kes hatine kerentîne kirin li bajêrê Dûkê disan 51 kes derketîne ta niha ew kesên mayne di kerentînê ve 4,948 kes tenê mayne di nava kerentîneya da ku ew cihên kerentînê 23 cihên ku pitiriya wan otêl û motêlin radestî sexlemiya parêzgeha Dûkê hatine kirin ji bo hindê ku kes têve bihêne kerentîne kirin bigiştî rewşa wan nexweşan di nava nexweşxaneyên parêzgeha Dûkê da yê taybet bi koronayê ve baş e di rojên dawiyê da du nexweş rewşa wan têk çibû pêtivî bi henasaya dest kirbû li niha rewşa wan jî baş e û diyar e ku nûjdarên taybetmend li wê nexweşxanê ew yekek gotiye ku rewşa geleka baş e û bît di rojan dahatî da ew jî çak bin û beref malin xwe biçin. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ڕێژین ئەحمەد کە لەگەڵمان بووی لە دوهۆکەوە سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو دانیشتوانی دوهۆک و تەواوی هەرێمی کوردستانیش بەڵێ بەهۆی قەدەغی هاتوچۆ و کۆرۆنا و کە زۆربەی وڵاتان با هەمان چشنی ئێمن کە هەندێک جارباری بژێوی ژیانیان دەکەوێتە ژێر فشارەوە لە دووبەیش ئافرەتێکی فلیپینی کە ڕۆژانە خواردن بۆ دەیان پەنابەر ئامادە دەکات بۆتە باس و خواست کە ئەویش ئەو ئافرەتە سەرڕای ئەوەی کە بێکارە بەڵام سوورە لەسەر ئەوەی کە
بەو داهاتەکەمی کە هاوسەرەکەی هەیەی و دەستی دەکەوێت هاوکاری ئەو پەنابەرانە بکات کە ئێستا لە ئەنجامی ڤایرۆسی کۆرۆنا بێکارن دۆخی گوزەرانیان زۆرەستەمە و ئەوە لە کاتێکدایە کە لە 15.9 ئەو کرێکارانە فلیپینن و پەنابەرن لە دووبەی. لە دووبەی لە گەرماکی بەتینی دوای نیوەڕۆ فێبی دێلا پێنا کە ئافرەتێکی فلیپینیە ڕۆژانە 200 ژەمە خواردن ئامادە دەکات و بە خۆڕایی دەیداتەوە پەنابەرانەی لە دووبەیدا دەژین کە لە ئەنجامی ڤایرۆسی کۆرۆنا بە دۆخێکی خراپدا تێدەپەڕن. ئەو ئافرەتە فلیپینیە بێکارە بەڵام بۆ تەرخانکردنی ئەو ژەمە خواردانە پشت بە داهاتی هاوسەرەکەی دەبەستێت کە فرۆشیارێکی ئاساییە. ژیان لێرە زۆر ئاستەما هیچ شتێک نییە کە پەنابەران پشتی پێ ببەستن هیچ حکوومەتێک ناتوانێت پێداویستی ڕۆژانیان دابین کات یاخود پرسیاری دۆخی تاک بەتاک بکات بۆیە بیرم لەوە کردەوە بۆ پارەکەمی هاوسەرەکەم دەستی دەکەوێت خواردن بۆ ئەو کەسانە ئامادە بکەم کە برسین. بۆ یەکەم جارە دوای 12 ساڵ فێبی ئەو ژمارە زۆری فلیپینیەکان دەبینێت کە لەوێدا ژیان دەگوزارێن و هەمووان بەڕیز وەستاون بۆ دەستکەوتنی ژەمە خواردنێک بە گوێرەی دەستەی داتاکانی فلیپین نزیکەی 2,200,000 کرێکاری فلیپینی لە دەرەوە کار دەکەن 97.5 گرێبەستی کاریان هەیە و بە شێوەیەکی فەرمی کاری خۆیان ئەنجام دەدەن هەرچی ئیماراتە پێشوازی لە 15.9 ئەو ڕێژەیە کردووە جگە لە پەنابەرانی فلیپین ژمارێکی زۆری دیکەی پەنابەران لە ئەفریقا و باشووری ئاسیا لە ڕیزەکەدا بەدی دەکرێن. بەهۆی کۆرۆناوە پەنابەران زیانی زۆریان پێگەشتووە ئەوان ئێستا بێکارن و تەنانەت توانای دۆزینەوەی کاریان نەماوە لە ڕاستیدا ئێمەش هەژارین دەستمان کورتە بەڵام تا بتوانم هاوکاریان دەکەم چونکە خواردن پێداویستێکی گرنگی ڕۆژانەیە. لە ماوەیەکی کورتدا ئەو هەنگاوەی ئافرەتە فلیپینیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگۆی زۆری بەدوای خۆی داهێنا ئەوەش بووە هۆکار کە لەلایەن دانیشتوانی ناوخۆوە هاوکاری دارایی بکرێت. فێبی سەرڕای ئەو کارە خۆبەخشەی کە دەیکات بەڵام ترسی هەیە لەوەی دەسەڵاتدارانی دووبەی ڕێگر بن لە ئەنجامدانی ئەو کارە بۆ پێی کە پێشێلکاری یاسایە. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی فلیپین بۆ هاوکاریکردنی ئەو کرێکارانی لە دەرەوەی وڵات دەژین چەندین بەڵێنیدا بەڵام بەڵێنەکانی نەبردەسەر لەلایەکی دیکەش دەستپێشخەریەکانی ئیمارات بۆ تەرخانکردنی 10 ملیۆن ژەمە خواردن بۆ هەژاران بەردەوامە کەچی هێشتاش ژمارێکی زۆری خەڵک هەموو هەوڵێک دەدەن بۆ دابینکردنی ژەمە خواردنی ڕۆژی دواتریان. بەڵێ هەرچەندە کۆرۆنا دەستی گرت بەسەر هەموو گیاندا و تەواوی سێکتەرەکانی تا ڕادێک لە کار خزیا خود گۆڕانکاری بەسەراهێنا بەڵام لە زۆرینەی وڵاتان کارە هونەریەکان ئەگەر هەرچیکیش بێ فرسەتێکیان قۆستۆتۆ توانیویانە بەردەوام بن لەو کارانە و ئەو کارانی کە خۆیانەوێنەوە ئەجابی بەستنەوە بە کۆرۆنای خودنا بەردەوامی پێبن کە بەتایبەت لە ئێران فستیڤالی نێودەوڵەتی کورتەفیلمی کەرەنتینە لە بەڕێواچێت غولام حسێن شاعەلی بەڕێوەبەری فستیڤالی نێودەوڵەتی کورتەفیلمی یەک خولەک کەرەنتین ڕایان گەیاند ینی ئەم فستیڤالان ڕایگەیاندووە بەهۆی پێشوازی هونەرمەندان و سینەماکاران و وەرگرتن و ناردنی کورتەفیلمەکان تا ڕۆژی 20 ئەم مانگە درێژ کرایەوە و ڕاشی گەیان ئامانج لەم فستیڤالە لە هاوبەشیکردنی ئەزمموی خەڵکی جیهانە لە ماوەی کەرەنتینە و مانەوە لە ماڵەوە کە خۆڕاگری لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنایە و بۆ ئەوەی کا لە ڕێگەی کامێرەکانیانەوە ئەزمموی شیرینی پاڵی خۆشی ناخۆشی گڵەڕاوکێ بێهیوایی بێکاری و زۆر شتێک لەوانەوە حتا گیان لە دەستدان تۆمار بکەن. سەبارەت بە بابەتەکانی کورتەفیلمەکەش بەڕێوەبەری فستیڤالی نێودەوڵەتی کورتەفیلم دەڵێت بەشداربووان دەتوانن بە مۆبایلەکانیان هەر کورتەفیلمێک کە پەیوەندی بەو کەرەنتینەوە هەیەوەیان ژیان و ئەوین خۆدزیینەوە و بە ساڵاچوون هەبێت ڕەوانەی بکەن. و خولام حسێن جەختیشی کردوەوە کە خەڵاتەکانی فستیڤال بۆ فیلمەکانی ناوخۆ 20 ملیۆن ریاڵە و بۆ نێودەوڵەتیەکان 250 تا 400 دلارە. و مانگی داهاتوش فستیڤالی نێودەوڵەتی کورتەفیلمی یەک خولەک کەرەنتین بە شێوەی ئۆنلاین و بە سەرپەرشتی داوەرانی بە ئەزمون بەڕێوەچێت. بەڵێ کۆمپانیا و کارگە و خواردنگا و فەرمانگەکان ڕێکارەکان بۆ خۆپارێزی ڤایرۆسی کۆرۆنا لە کالیفۆرنیا تونتر دەکرن
بۆ هۆی ڤایرۆسەکە زیاتر لە ڕێی هەناسەدان و پژمی نەگوێزرێتەوە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی پلاستیک بۆ بڵاو نەبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە بە بەرهەمهێنانی جۆرە بربەستێک لە نێوان فەرمانبەرانی کۆمپانیا و مۆڵەکان و خواردنگەکان لە کاتی پژمین و کۆکین هەنگاوەکان بۆ بەردەوامبوونی ژیانی ئاسایی ئاسانتر دەکەنەوە. هەوڵی کۆمپانیەکان و خاوەنکارەکان لەبارەی گەڕانەوە بۆ سەرکارەکانیان لە ژینگەیەکی پارێزرا و دوور لە دوودڵی لە پژمە و کۆکەی کارمەندەکان لە تەنیشتی یەک بیرۆکەی دروستکردنی بربەستی پلاستیکی ڕوون لە نێوان مێزەکان بووە خواستێکی سەرەکی کۆمپانیا و خاوەنکار و چێشتخانەکان. بۆ ئەوەی هەموو کارمەندەکانم لە شوێنی کارەکانیان هەست بە پارێزراوی بکەن بە پێویستم زانی ئەم بەرهەمە کە لە ڕێگەی کۆمپانیای تایبەتمەندەوە بەرهەم هێنراوە داوا بکەم و ئەو بربەستە پلاستیکیانە لە نێوان مێزەکانی کارمەندەکانم دابنرێت. لەو بڕۆیان نەبوون کە بیرۆکەی بربەستی پاراستن لە پژمە دەبێتە بەشێکی هەرە گرنگ و گەورەی کۆمپانیەکەمان و ئێستاش تەواوی هەوڵی خۆمان دەدەین کە زیاترین ژمارە بەرهەم بهێنین چونکە خواستێکی زۆری لەسەرە. خواستەکە بە شێوەیەک زۆرە کە کۆمپانیای تایبەتمەند ناتوانێت سەرجەمی داواکاریەکان دەستە بەر بخات و کەمی مەوادی خامی دروستکردنی ئەو جۆرە پلاستیکە شوشەی ئاسایە وای کردووە کە مادەی ئەکرلیک بەکار بهێنرێت بۆ ئەوەی زیاترینی کۆمپانیا و خواردنگە و شوێنەکاریەکان لێی سوودمەند بن. بەڵێ دوای 3 مانگ لە وەستانی کارەکانی فاشیۆن دیزاینەران و نمایشکارانی جلوبەرگ لە فلیپین بە شێوەی ئۆنلاین و لە ڕێگەی کورتە ڤیدیۆوە بەرهەمە دەستیەکانیان لە ماڵەوە نمایش دەکەن و ئەمە وای کردووە کە ئامانج لێی کەمکردنەوەی کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژیان و کار و پیشەکان بن و ئەم هەنگاوەش بەکارێکی گەورە لە ئەو وڵاتە هەژمارکرا. ئێستا دیزاینەران چاوەڕێی سازکردنی ئاهەنگەکانی هاوسەرگیرین و بۆ ئەوەی کە زۆرترین بەرهەم بخەنە ڕوو نمایشی. لە سەرەتای مانگی ئاداری ڕابردوو بەهۆی قەدەغەی هاتوچۆ زۆرێک لە دیزاینەران لە شاری مانێلا و چەندین ناوچەی دیکەی فلیپین کار و پیشەکانیان وەستاند. پابلۆ کە ماوەی 39 ساڵە کاری دیزاینی جلوبەرگی بووک و فەرمی دەکات دەڵێت کارەکانی ئێمە کاتێک زیاد دەکات کە ئاهەنگی هاوسەرگیریەکان هەبێت ئەو کات ئێمەش دەتوانین گەشەسەندنی زیاتر بکەین بەڵام ئەم دۆخە ترسی بۆ دروست کردوم کە نەتوانم موچەی کرێکار و کارمەندەکانم دابین بکەم چونکە ناتوانین کارەکانمان لە کارگە و دوکانەکان بکەین و تەنها لە ماڵەوە کار دەکەین. ئەم کاری ئێستا لە ڕێگەی ئۆنلاینەوە سوودی زۆری دەبێت و کاتێکی زۆریش هەیە بۆ دیزاینەران تا لە ڕێگای پەیامی نامەکەمەوە بەدەداچون بکەن بۆ کارەکانیان و گەشە بکەن. هەر کاتێک ئاهەنگی هاوسەرگیری زیاد بێت کارەکانی ئێمەش باش دەبن بەڵام ترسمان هەیە نەتوانین کرێی دوکانەکان و کارمەندەکانمان بدەین چونکە ئێستا بازاڕەکان داخراون و کارەکان لە ماڵەوە دەکرێن. لە کارێکی ناوازە و جیاوازدا دیزاینەران بە شێوازێکی نوێ نمایشی چەندین جۆر دیزاینی جلوبەرگیان کرد لەگەڵ گونجاندنی دەمامک بە شێوەی ئۆنلاین و بڵاوکردنەوەی کورتە ڤیدیۆی هەشت خولەکی لەلایەن گروپێکی ڕێکخراوی پیشەیی پاڵپشتی کرا بۆ ئەم جۆرە لە کاری نمایش و دیزاینی جلوبەرگ. نمایشکردنی جلوبەرگ و فاشیۆن لە ڕێگای کورتە ڤیدیۆ ئۆنلاینەوەیە بیرۆکەیەکی باش و مانەوە لە ماڵەوە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی مرۆڤ بە تایبەت دیزاینەران کاری جیاوازی زۆر بکەن. گرنگەوەی چالاکیەکان دەست پێ بکەنەوە و هەوڵ دەدەین ئارەزومەندان و هاوڵاتیان بە بەرهەمەکانمان ئاشنا بکەین. نمایشەکە لە شێوەی نمایشێکی ئاساییدا نەبوو بەڵکو ئەو جلوبەرگانی لەلایەن دیزاینەرانەوە ئامادە کرابوون نمایشکارانیش هەر لە ناو ماڵەکانیان نمایشیان کردو لە ڕێگەی کورتە ڤیدیۆ ئۆنلاین بڵاو کرایەوە. دیزاینەران ئامانجیان بوو پەیامێک بگێن و بەردەوامی بدەن بە کارەکانیان بۆ ئەوەی کەمێک لە کاریگەری کۆرۆنا و بارودۆخەکە کەم بکەنەوە و هەوادارانی جلوبەرگ و فاشیۆن بە کارەکانیان ئاشنا بکەنەوە. ژمارەیەک زانای بەریتانی ڕایەگەێنن مادەی مس کۆرۆنا لە ناو دەبات. ڕۆژنامەی دەیلی میلی بەریتانی دەرەنجامی لێکۆڵینەوەی چەند زانایەک لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو کردەوە و تیا دۆخی توشبوان و گیان لە دەزانی مرۆڤەکان بە کۆرۆنا خراوەتوڕ. بەپێی توێژینەوەکە ڤایرۆسی کۆرۆنا لە سەر مادەی مس بەراورد بە هەر مادەیەکی دیکە خێراتر لە ناو دەچێت.
زاناکان ئاماژەیان بۆ کردووە مانەوەی بەکتریا و ڤایرۆسەکان لەسەر مادەی مس بە 4 کاتژمێر دیاری کراوە لە کاتێکدا مانەوەی ڤایرۆسەکان لەسەر مادەکانی دیکە وەک ئاسن و تەختە و پلاستیک بۆ چەند ڕۆژێک دەبێت. و یەکێک لەو شوێنانەی کە توێژەرەکان چونە لەوێت تۆژینەوەیان کردو بە شێوەیەکی مەیدانی وایە کە نەخۆشخانەیەکە کە مادەی مسی لە زۆرینەی بەشەکانی بەکارهێنراوە و دەرکەوتووە کە تەمەنی باکتریاکان لەو نەخۆشخانەیە بەراورد بە نەخۆشخانەکانی دیکە بە ڕێژەی لە 90 کەمی کردووە. زانایانی بەریتانی بە گرنگیەوە باس لە بەکارهێنانی مادەی مسەکەن بۆ دەستکی دەرگا و شوێنە گشتیەکان. عربانەی مارکێتەکانش بە هەمان شێوە کورسی شەمەندەفەر میترۆکان ئەمانە پێیان وایە کاگەر مادەی مس بێت زۆر باشترە. هەروەها مس با بکوژی کۆرۆنا وەسف دەکەن. ئەگەر وا بێهاژە دەگەڕێنەوە پێشتر جاران مەنجەڵ و قاپ و دەفرەکان هەمووی مس بوون. جا برنجینا و مەنجەڵی مس چەند خۆشە زۆڤاندا شکلی مەنجەڵی مسی شێوە جوانترە دەمی مەنجەڵەکە شکلێکی ترۆ لە خوارەوە فراوانترە. کۆرۆناوای لێکردین بەرەبەر هەموو شتەکان بەرەوە گۆڕانکاری بەسترابێنینەوە. بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 هیواداری کە بڕگە بابەتەکانمان بەدڵی ئێوەی بینەر و بیسەر بگەن. بە هیوای سبەی ڕۆژێکی پڕخۆشی و ئارامیتان هەبێ و پشوێکی خۆش بەسەربەرن و تا شەممەیەی نۆلاتان هەر شاد و سەرکەوتوو بن. ماڵاوە.